سڵاو من ئەحمەد عومەر محەممەد قۆناغی سێ تەلەرسازی لە زانکۆی تشکی نێودەوڵەتی ئیسلامانی وەک فەرخوازێک لە زانکۆی نێودەوڵەتی تشک بەڕوونی درک بە کاریگەریەکانی بەشی ڕاگرایەتی فێرخوازان دەکەم لە زانکۆکەماندا لە ڕێگەی کار و چالاکە جۆراوجۆرەکانیانەوە بە تایبەت یانە جیاوازەکان دەرفەتی بەشداریکردنمان دەبێت لە پرۆژەی کۆمەڵایەتی هونەری وەرزشی و چەندان کار و چالاکی دیکە ئەم چالاکیە جۆراوجۆرانە دەرفەتێکە بۆ ئەمە فێرخواز تا لە ڕێگەیانەوە بتوانین گەشە بەلایانی کۆمەڵایەتیمان بدەین و بتوانین باڵانسی خوێندنی ئەکادیمیمان ڕابگرین ڕاگرایەتی فێرخوازان لە نزیکەوە لەگەڵ بەشە ئەکادیمیەکانی زانکۆکەماندا کار دەکەن بۆ پشتگیریکردنی یانەکان لە ڕێگەی سەنتەری پیشەیەوە کە بەشێکە لە ڕاگرایەتی فێرخوازان هاوکارمانن بۆ پەرەپێدانی توانە و لەهاتوویەکانمان لە پاش دەرچوونمان لە زانکۆ سەنتەری پیشەیی دەرفەتی کارمان بۆ فەراهم دەکات پەیوەندی ئێمە زانکۆ بە کۆتا نایەت لە پاشماوەی خوێندنمان لە زانکۆ سەنتەری دەرچوان هەردەم لە پەیوەندیدا دەبێت لەگەڵ فێرخوازە دەرچووەکانماندا ئەمەی کە باسی ئەەکەین زیاترە لە پەروەردەیەک ئەمە بنیاتنانی داهاتووی ئێمەی خوێندکارە